سبەی یەکێتی بڕیار دەدات. ئەنجومەنی سەرکردایەتی لەبارەی هەڵبژاردننی 20 ئۆکتۆبەر چی دەڵێت؟ بۆ تاوتوێکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کاتژمێرەی میدیای یەکێتی بەیانی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ دەبێتەوە و تاوتوێی دەنگۆکانی دەستکاری و تەزویری هەڵبژاردن دەکات و بڕیاری کۆتایی حیزبەکە لەبارەی قبوڵکردن یان ڕەتکردنەوەی ئەنجامەکان دەدات. باگوێرەی زانیاریەکانی سەرچاوەیەکی ستاندەرد ئەگەری ئەوە هەیە یەکێتی سکاڵا تۆمار بکات و داوای لێکۆڵینەوەی زیاتر لە ئەنجامەکان بکات، بەڵام ئەنجامەکان ڕەت ناکاتەوە وەک ڕەتکردنەوەی تەواوەتی. لەسەر ئەو هەڵوێستەش بەشێک لە چاودێران هۆکارەکەی بۆ فشاری شەقام و لایەنەکان دەجێڕنەوە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان. پێیان وایە یەکێتی نابێ ئەو ئەنجامانە قبوڵ بکات، بۆیە وەک وەڵامدانەوە یەکێتی ئەو هەنگاوانە دەگرێتەوە. چونکە لە کۆبوونەوەی دوێنێی مەکتەبی سیاسی یەکێتی بە هیچ شێوەیەک باز لە ڕەتکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن نەکراوە. دەی باساتا و کوێسا هەموو لایەنەکان تێبینیان لەسەر ئەنجامەکان هەیە. حاکی پێی وایە بەهۆی نەخوێندنەوەی پەنجەمۆر ژمارەیەکی زۆر لە لایەنگرەکانی لە دەنگدان بێبەش بوونە. لایەنەکانی تریش دەڵێن دەنگەکانیان دەستکاری کراوە.